لە ماوەی 16 ساڵی ڕابردوودا نوێنەرانی دەسەڵات لە پەرلەمان و حکوومەتی عێراقی لە بری کارکردن بۆ بەدیهێنانی مافە دەستوریەکانی خەڵکی کوردستان هەر خەریکی پۆست و پارە بوون. پۆڵ بریمەر حاکمی مەدەنی ئەمریکا لە عێراق لە کتێبەکەیدا بە ناوی ساڵەکەم لە عێراق باسی داواکاری بەرپرسانی کورد دەکات. پۆڵ بریمەر لە بیرەوەریەکانیدا دەڵێت دوای ڕوخانی بەعس چاوم بە سەرکردەکانی پارتی وێکێتی کەوت. زۆر شپرزە بووم چونکە دەترسام داوایەکی زۆر قورسم لێ بکەن وەک جیابوونەوە لە عێراق یان داوای کەرکووک بکەن. بەڵام کاتێک دانیشتین قسەیەکیان کرد هەرگیز بیرم بۆی نەدەچوو، ئەویش ئەوە بوو داوای پارەی زیاتریانە کرد کە حکوومەتی بەغدا بۆیان بنێرێت. پۆڵ بریمەر دەژڵێت ئەو سازانین بەرپرسانی کورد زیاتر بۆ پارە دەژین نەک بۆ ئازادی. ئێستا دوای 16 ساڵ لە یەکەمین هەڵبژاردننی پەرلەمان و پێگهێنانی یەکەمین کابینەی حکوومەتی نوێی عێراق قسەکانی ئەو بەرپرسە ئەمریکیە بە تەواوی هاتوونەتە دی. بە جۆرێک دەسەڵاتدارانی هەرێم لە بری کارکردن بۆ جێبەجێکردنی مادەی 140 و چەسپاندنی مافەدارایی و دەستوریەکانی خەڵکی کوردستان هەر شەیدای پۆست و پارە بوون. ناوچە دابڕاوەکان کە پێک هاتوون لە ناوچە کوردیەکانی پارێزگاکانی کەرکووک و نەینەوە و دیالە و سەلاحەدین و واست لە سەدا پەنجاوێکی خاکی باشووری کوردستان پێک دێنن، دانیشتوانەکەیان لە دۆخێکی سەخت ژیان دەگوزەرێنن. مادەی 140 دەستور کە تایبەتە بە یەکلاکردنەوەی ناوچە کێشە لەسەرەکان دەبوایە تا سیویەکی 12 2007 مادەکە جێبەجێ کرابە، بەڵام دوای 16 ساڵ بەرپرسانی کورد نەیانتوانیەوە 1 سانتیمەتر لە خاکی ئەو ناوچانە بگێڕنەوە. یەکێکی دیکە لە کێشەکانی نێوان هەرێم و عێراق کێشەی دارایی و موچەیە کە بە چارەسەر نەکراوی ماوەتەوە. دوای فرۆشتنی نەوت بە سربەخۆیی لەلایەن هەرێمی کوردستان و بڕینی بودجەی هەرێم لە بەغدا کێشەکان قوڵتر بوونەوە. پێش فرۆشتنی نەوت هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم کێشەی موچە و خزمەتگوزاریەکانیان نەبوو. مانگانە زیاتر لە 1 تریلیۆن دینار دەهاتە هەرێم. بەڵام دوای فرۆشتنی نەوت قەیرانەکان قوڵتر بوونەوە و کێشەش تا ئێستا لە نێوان هەرێم و بەغدا چارەسەری بنەڕەتی بۆ نەکراوە. جگە لە کێشەی خاک و نەوت و دارایی و موچە بەهۆی سیاسەتی چەوتی دەسەڵاتدارانی هەرێم ڕۆژ دوای ڕۆژ پێگەی کورد لە بەغدا لاواستر دەبێت. بە جۆرێک لە یەکەمین کابینەی حکوومەتی عێراق ڕێژەی کورد لە سەدا 30 بوو، بەڵام ئێستا بۆ لە سەدا 13 دابەزیوە.